ئامە چیە شەریف دڵێ خۆشە؟ مژدەم بەرێ ئامە چی بووە؟ بەڵا دامەزراوە چی؟ ڕەتەق دامەزراوە دامەزرانی چی تۆ سێ ساڵە تەقاعد و بێناشکی نەبێ کوا دامەزرانن هەیە؟ ئەرێ ژنەکە تۆ عەقڵە لەدەستاوە دوای ئەوە نە ساڵ تەقاعودی ئێستا قامێنە کوڕی 14 ساڵم تعیینم کاتە حکومەت دوای تعیینات کۆماوە هەر نییە ئەی چی؟ هەزای لەکوێ دامەزرام؟ لەکوێ؟ هەڵی بێنە ئەخە لەکوێ نازانم لە مەطعەم چێشخانە ئەڵڵا چی؟ چێشخانە ئەیە ڕۆ ناچە قاپ خەڵچک دابنیت ئەخر ژنەکە ئاها پێم ناخۆشە خۆ ئیشە عیب نییە بەڵام من ئەها بەم زەلامەوە بەو شەخصیاتەوە بچم قابوو کەوچک دانیم من مەبەستم ئەوە نییە هیچ ئیشی عیب نییە بەس تۆ درێژە چی قاپ و کەوچک دانیت؟ ئەزانین چۆن نا ئیشەکەم ئەوە نییە ئەی لە بەردەمی مەطعەمەکەیە ڕاوەستم هەرچیە دەڵێم یاخوا بە خێر بیت ئەوەی کەنانی خوارڕێرم یاخوا بە نووری دڵە بێ عافێتە بێ خوا حافیزە بێ ئەیە ڕۆ ئەوە تۆڵێکی شەڵار قاپ و کەوچکەکە دابنایە دی باشە قەی چێکە ساحیبی مەطعەمەکە زۆر کوڕێکی چاکە پێیانمیشەکەم بۆ بگۆڕێ ئەیدە باشە ئەوەکەم ئەڵێم شەریف گیان ئەگەر لە زمانی بەویتی لە مدۆ زمانی خۆ بگرات تۆ لەسەر چەند ئیش دەرکرایت داوای لێبوردنەکەم ناتوانم هەموو شتێک لای من بەڕاشکاویە هەموو شتێک ئەوە بۆ معلوماتم من لە باو باپیرە بۆ ماوەتەوە خاستەن باوکم دایمە نەسیحەتێکم و کوڕم حەق بڕۆ دایمە ڕاشکاو باوکتم باشە باوکە گیان ڕاشکاو باوکە هێڕەخۆ کەمێت کەس نەبوو بینێ ژێبە لە دێ ناشتی بە ناشکوری نەبیە حەقیشکەی ماوە زمانی خۆ بگرە حەق ڕۆی تەواو نەماوە نان لەکوێ بووە بێ لەوێبی لەوێ ئەخە ژنەکە ناتوانم من وا تەربێت دراوم هەربێت دایمە ڕاشکاو بم دایمە حەق بڵێم دایمە هەموو شتێکی باش ماشەڵڵا هەسە بڕۆ هینم بۆ بکڕە کلینێک سوێرکە نەمان ماوە ئەیدەی ئەگەر پێتە تۆ شتێکم بەرێ باچم بیکڕم یا جا بۆچی بمەیتە هەر پێڵێم بەو برادە دەڵم کاکە لە دەفتەرەکەیە کەل عادەبی نووسە سەریمان ئەگەر هەبوو سەریمان بۆ باوی سەریمان ماوە بۆ خۆمانە زای سەریمانکەیە ها ئەوە تا زەڕێ برج لە ماڵا هەیە کەوچکە دۆشاویش ێگە لێنە بۆ نیوەڕۆ بیخۆین ئەو کوردیە؟ کوردی چی بە ناشکرێ بێ کوردی چی بەخوا دوێنێ غازەکە هات پارەم پێ نەبوو چوم لای ئامەخانەیش بە بۆڵەبۆڵ و زیقە تا 9,000 غازەکەی یاوەتێ بۆ نۆزە شەڵە 10,000 لێ وەرگتایسە جاوا 10,000 یامی کوا باقیم لەکوێ ببیەمەوە دینار لە ماڵان نییە ئێستا چی بۆ بێنمەوە؟ کلینێک سوێرکە دەمڕۆدی هەستە بڕۆدی بەسە چاو کلینێک سوێرکە ئیتر تەواو لێش ژنەکە ناتوانم هەربێ ڕاشکاو بم من دایما لەسەر حەقم شتی ناحەق ببینم پێم قبوڵ ناکرێت ڕاشکاو بەڵێ ڕاشکاو بەڵێ دەبڕۆدی بڕۆدی بڕۆش کاکە موفق کاکە موفق باشی هێرکەمانەیە؟ ها؟ ئەرێ دەلای بەم خەیارە؟ هێلکە هەیە؟ ماڵە بە قۆنەژی هێلکەی دەوێ هێلکەی کەت بابە هێلکەی مریش قابلێکی چی بێت؟ باش تا لێ بڕۆ بێنە لالەنگەکە و گەورە بووە کیلویەکم لەوەشە برد ناخە خوا ناشەریف وەڵی بەس شەریف نیت ئەلەوە گەورە لانی دوو بینی وەڵی پڕتەقاڵە ئەڵی کاڵەکە منم نەمێنێ وەڵا سەریشی لە مشیان بە قورعان دەستەکانی خۆش بێ مۆفق جان ئەوە ئەگەر بکرێت ئەمە بای هەزارم هەڵگرتووە نانە بەت ئایت خوا بەرزگەرەوە بای هەزار نانە تو بەرزگەرە چییە؟ ئەلە خزمەتم هەزارم مەرە خوا حافیزی چواری بە هەزار؟ ئەیوەڵا کوری ئاخدە تۆ ناو موفقە خوا موفقە نەکا بۆ خاتری بە قوربانەمی وەڵاهی لە دوکانی شێرە 5 بە هەزار بە قەرزی ژەماتێ ئەم شێرەی ئارە وەڵا دەبێ یارمەتی خۆ ئەوم بەرەوە بڕۆ لای شێرە بیکڕە ئەلا کولین لێ کلێنکستانەیە؟ بەڵێ هەمانە کلێنی کلێنس بچەنە؟ کلێنز بازاڕ ڕۆژەکە ئەرێ ئاخر بوو ئەمە چیە ئەمڕۆ بەخستە سەری ئەم 250 بۆ زیای بە شەرەفم لای شێرە بە هەزارە هەرێ و کاکەوە چیە تۆ شێرە دەبڕ لایەوە بیکڕەکە بواتی لای من باشەیتە دەیخۆین مەکە ئەوە دوکانی نێگینە نهاتمە لای تۆ ئەزانین چی یەکشتی بێ بڵێم ئەمە قسەی خۆتە ئەمە شێرە قەت ئەو شتانە نایە بۆ سعرە وەرە بەوە وڵات دەبۆ معلوماتە شێرەی و هەرچی شتەکانی ناو دوکانێتی ئەکسپایرە ئەمە شێرە ئارە وەڵا زۆر دڵنیا بە مەقسەی خۆت ئەزانین چۆن من بە ڕاشکاوانە قساکەم لە خۆم شت ناڵم من لەسەر حەق بوو ڕاوەشە
وەکو خۆی لێ لەوەیە بەڵێ تەشیدی لە دوکانە نەوەڵی سەر لە ماڵەوە جا میوانیان هەبوو ژینا دوکانی پداتم بۆیە بۆ لای تۆ هێشتی لا پێ مەکە مەکە ئێستا بە ڕاشکایینا ڕێگێکی ماڵێ بەڕاشکایی تۆ بەرڵای کە نانا دەتۆر بەخوای لەگەڵ یەم خۆ باش ناترسم بەس دڵنیامە مەقسەی خۆتە من بەڵێ ئەوم بۆ ماڵی شێرە ئاوا ئەگەر وا نەبوو من بەڕاشکاوانە هەموو شتێکەکەم دەبێ یارمەتی خۆ بە ڕاشکایی باچی ماڵ ڕۆ وازانێ ترسم ئەمیر ئەگەر لە دوکانە بێسایەمەوە با بە ڕاشکایی لەگەڵ ئەم شەری وە ناشێری با بڕۆ بڕۆ پێش بۆ دێدی پێش بگۆ باش 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 ئەوە تافەر ئەمەیە ئەوە ماڵی شێرە لە دەرگابە من لە دەرگابم دەفەرم جناب لیبە من ئەزانین چۆن بێخەمم دەتۆ لیبە ڕاشکاوانە باش ڕاشکاوانە بزانە وای بوو توێ دوو قسەی لەگەڵا من ئەو شتانەم نییە سەرم نییە کاکە شێرە کاکەش ئەوە کاک شەریف گیان بەخێر بێ چاوەکەم کاک مفەق ئاها باگوێ خۆ گوێ لێ بەڵێ. کاکە جا هێرکە چەنی بە هەزارە پرە کاکە وەختیەوە یەک دنیا میوانم لە ماڵە نەخۆشمەیە کاکە چیتەوێ خێرت بۆ هاتوون مەوزوعێک هەیە کلێ نەگزرایتەوە بەچەنە لە حەولە ولا کاکە ئیشمەیە ئەوە تا کاکە مۆفەقیان ئەوە تانێ چیتەوێ بۆ هاتوون کاکە تۆ لە دوکانی خۆتا هێرکە چەنی ئەی بە هەزار کاکە پێنج وەختی ئەوە نییە میوانم جێشتووە باشە بڕاو کرد ئەی کلێ نەکس بەچەنە هەزار دەوڵەکەشی ئەو ڕاشکاوانە قساکەم هەر خۆشی بووتی ئەو شتانێک کە لە دوکانی مۆفەقایە هەر هەمووی ئەکسپایرە وا بوو بەشتی منی وت میوانەکانم جێشتەوە من ئەبێ بۆ نەخۆشم لە ماڵم کاک مۆفەق یەک تۆ بوو بۆ پیاوی بەشتیم بڵێ ئەکسپایر تۆ یەک دەقە دەوازن لێبێنە بادا بەزم قساکە فەرم بۆ دام کرد فەرم ئەوە چی مۆفەق بووابی کاکە چی بووە تۆ ڕاشکاوانە ئەم شتە موتۆم پێی ناخۆش وەڵا قسەی خۆتە کوڕە ڕاشکاوانی چی کاکە کەس شتێک پێ بڵێ بێ ئاوا بکەین بەس توێ سەر من تێنەگەشتم بۆ بەرزی کردیتەوە ئەوزانی بۆ بووی بۆ پیاوی بەشتیم بڵێ ئەکسپایر ها بە قورعان هەندوو چاو دەرێن دەقەینا ماڵە بە قوڕ نەگیرێت یا قەزابی دا قسە لە دڵت هەڵگرێت تۆش ئێتر ڕاکشاوانە ڕێک و پێک ئاش منەوە وابزانی هیچ ڕاشکاوانی چی تۆش لا چۆ لە بەرچاومە شەریف لا چۆ با تۆش بەرز نەکەمەوە لا چۆ لە بەرچاومە من ڕاشکاوانە قساکەم ڕاشکاوانش خۆ حافیز چار دەکەم ئێستا چاری تۆکەم بە ڕاشکانە با بۆ پشتا دوو قسە لەگەڵاکە باوە کاک مۆفەق نەوەی ئێستا بی بە ڕاشکانە کاک مۆفەق قساکەی کاک مۆفەق بێت بە قورعان دوو چاو دەرێن باش هي الله خوي ئەوە هاتیتەوە ئەی کوا چیکۆ کرینەک سوهینەکە ئەگەر لێ نییە چی ئەگەر لە چی بووە بۆنەوە بڕۆ هێلکە و کلێ ئێ نەکسبێنە با پێم وتی کوا چوم سیرەکەم شێرە دوکانی نییە ئێ وتم ئەوە بووتی وەڵامی میوانیان هەیە ئیتە تۆ ئێ ناچار. قچای بۆ دوکانێکی تر چوم بۆ دوکانی موفق ئێ دەباش خوا موفقینەکە ئا وتم ئادەی موفق باایی هەزار هێلکەم بۆ دانێ ئێ سیرەکەم بە هەموو عقلێکەوە چواری بۆ قسمەتە ئالاگەی گۆڕێ هانێ وتم ئەوە چییە هێلکەکەی تۆ نەوت هێلکە وتم بابە لە هەموو شوێنێ پێنجی بە هەزارە ئەسێ تۆ بۆ چوار مەیتێ بە هەزار وتی لەکوێ وتم لە دوکانی شێرە وتی بڕۆ لێی بکڕە وتم بابە بۆ لێی بکڕم کلێنە کەس بەچەنە بڵێ چی باشە 1250 وتم ناموەفق ئاخر ئەم 250 چییە وەڵی لای شێرە بە هەزارە ئێ وتی دەبۆ ناچ لای بکرێتی وڵاتم بەس حیف دوکانی نییە بۆ معلوماتێ شێرە ئەیوت هەرچی ئەشیای هەیە دوکانەکەی هەر هەمووی ئەکسپایرە ئێ تۆ قچێ بەسەرەوە ئێ خۆ من نەموت وە شێرە وتوێتی ئێ وا وتی حەقە چێ بەسەرەوە ئاخر ژنەکە من بە ڕاشکاوی ئەو چی وتووە من ئەوەم بۆ ژێراوەتەوە من حەقەڕۆم ڕاشکایی تۆ سەرێ دەکا بە قوڕا دەتۆ گوێ بگرە وەڵام موفق تو ڕەبووتی ئەمە قسەی خۆتەوتم پێی خوام نییە بانە کێشم بەدەم تا خەریو کێشم بەدەم یا دەم و پلی پڕکەم لە خوێن و دانیشێکی پشکێنم خەریک بوو وتی نە ئەمە قسەی خۆتە وتم یانێتی قسەی خۆم نییە وتی ئەبێ ئیسپاتیکەی وتم وەرە بم بۆ لای شێرە وەڵا بردم بۆ لای شێرە چی بردم بۆ ماڵەوە هەی فیتنە ئاخر دەتوە سەیریکەوە فیتنەی بە قوربانەوە فیت ئەمە ڕاش بەسە پۆستە و گەیاندنی تۆ حەق چێ بەسەرەوە شەڕی ناوەتەوە شەڕم نەناوە حکومە لیان ناپرسێتەوە کێز گرانە یاکی هەرزانات و تۆ قچێ بەسەرەوە ئەمە تۆ بۆ دەمە لێ کردومەتەوە بە قوربان من بەس بە ڕاشکاویش دەکە چی بۆ موتووە ئێ ڕۆلەیەکیشیان نا ئەروەڵا لە یەکتریان نا بەڵام هەر لەگەڵ گەشتێ بەرماڵەکە موفقوتی ئاوەرە شێرە یەخی کراسەکەی گل لەگەوتی خڕ هەر قۆچۆ بەلایەکە ڕەخەی قۆچەی کوێر بکە
بوقتها شو هذا الشيء أماني لو شيء دعمه يا أبو ئەی کەس هەونا بژیان کاک والله بس من بو من جنبه لا زوج ما بيشو شو موافق أو ناس شين نية زمانەی تۆم بەس بۆ ناوەتە و دەبڵێ قچیە أخذت توجنك أما توزول سيري من أما الراشكاوية هموش تكبر راشكاوية لما تكمل لسان حقم أبي حقك ما شاء الله رجع سميع خانات وقلي قال لك كان مزبط التعليق كيلو ده تعليق ده آخر بو هيش أو قلية كابي ممنونش بميردكي بو أي معقول بلكونة كيا دانش تو خرخ وتشي سيكم نير قلاش شو لو سيشو ظلمة في شتوا آخر ما نادور شنو قصدك قلنا بيكو لا توقع يا سر براي لا ميردي شي أزعل دراو سيما من شو بميردكي مولود ما قالش نكوبي من على كل جورو زاقو زيقتي دانش تو بلكونة كنير قلاش شكي وراس أما سري لا قرني أنا ميردكي بويدانيا بوتوي ها يا سام موديتي مودي بابا مودي شي بابا أقري لما رو من على خوي بباشترا دەو زمانی خۆ بگرێت چەند جارم پێوتی لە مەطعمەکەش دەربکرێی بەدیاتەوە دانانیشی ئەڕۆ ئەمە هەرچی و تو ئەمە نەڕی لەگەڵمان نەیکی بۆ غازی خوا بۆ کاکە وعدت ئێمە وعدت ئێمەی تر لە مۆدۆ ڕاشکاو نابم باشە ڕاشکاو حەقنا باشە بەس حەق و مەقەقن نەبێ دانیشەتیکەیان بە باڵ و مناڵی پێیاکە بەسەوا لەبەر ساخەری کامرین ئەوەتان نەوتەکە هاوارەکە پارە نێبی کڕین ها لەبەر دەرگایە خۆ خۆت هاتی تۆ دی بە چای خۆت وعدت ئێمە لەو مەطعمەیە ئیتر ڕاشکاوی وشت پشەکەی خوا دە باشە دەی ئەی چی بکەین بۆ نەوتە ها ئەیدی بەرمیلەکە حازر کەم جواب بەرمیل حازر بوو کە پارە نەبێت چی ساڵان هاوار داوای نەوتمانەکرد وایە سە هاتۆتە بەردەمی هەموو ماڵە کەس پارەی پێنێن نەوتەکە هیچ کەس دایکڕێ ئەکسن هەی نەوەدنە هاو سێ ساڵە وەرمان نەکردووە ئەو تا لە بەدرگا کەسیش نایە ێ پارە نییە بەچی دەست هێسە بڕۆ بلای شتۆ دەی ئیشی چیش نەکە خۆ ئەمڕۆ ئۆفم من سبێنێ لە مەطعمەکە مباشەراکەم جۆ بگرە ژنەکە سبێنێ خۆ هی نەکەی دانیشی خواتن دروستکەی یعنی سبێنی ژنێنێم نیوەڕۆکیشتێکی بەسیط خۆ بۆ ئێوارەکەی چی بووە هێنەوە ئەنواع تەعامی خۆش بەرەنجی کوردی لێ بە قەبری باوکم پێکەنە سەیرەکەی حەزی لە چێ بۆ بێنەوە مریشکەکەی کە ئاواکە ژنەکە ڕاست تۆ با بیروسم با لێم تێک نەچێت مریشکیان هەیە بە قەبری باوکم ئامە بە خەڵوس بە تەنور بە قەبری باوکم ئەمەنە جوانە هەر حەزەکەی سەیری ئەڵێم ئەمە مریشک هینەکەم بۆ بێنەوە حینەکەی پێوەی لە ئەخیرە حینەکە حین حمص بالطحين بالطحين ژنەکە نوعش لێریە ئەمە پرۆڤێکی شە بۆ خۆم ئەمریکا چیە خۆی بامی کوردیە لێنێنێەوە بامێ بەسیرەوە حەزەکەی زۆر عەزیەتی خۆشمێ بامێ قەیسی باینجان ئەوەش ئەوە تەسکە بەبێ الله شەریف بەیانی چیەکەی خۆ نان نەخۆی نا ئەڵێم ئەینی لێ ماسی ئابە ماسی لێ بە قەبری باوکم ئەوەی شوشەی ئەیدن فرمێسکی ئەوە کێ یعنی مەقسەدم ئەوە نییە کە ئەی خۆی فرمێس بە چاتایەتە خوارەوە تەوە شتێک نەکا بڵێ فرمێسخانی ئەو بەری چاوە دیارە ئەڵێم تۆ ماسیکم بۆ بێنە ماڵی ئەزیتا سەر چاو یعنی دوو ماسی هەیەکێکیش بۆ ماڵی پورە سووریان مریشکێکی گەوریان بۆ بێنەرەوە باشە مریشک ماڵی پورە سووریا ئەروەڵا ئەمە بەچی کەمە چیەتەوە بێخەسەر سینی گەورە ئەڵێم هینی لێە مەشتەکە ئاها سوورەکرێتەوە ئەها ئەوە ئێوە مریشکە ناوە ناها سوورەکرێتەوە ئاوایە هان لە ناو قاپەکایە ئەوە چی نەزان نەنا زۆر و خەپە خەپە هان لە ناو سینەکە شتە دەنا بە ئێرە دوانە فنگرە ئەو پەتاتەی سوورەکرا بە کوردی ناوی سە ناوی مەشتی تری هەیە ئێوە فینگر آخر ئەوە تانێکە لە پەرداخە سوورەکە قەسەبەکەی تایە دوو سێ دانەشتەوە بێنەرەوە لەو شەربەتی هەنارە باسی نەوە ناهاتیەکە ناوچە ئەوە دڵدرمە نا دڵدرمەی چی باوانیشیە تەواو هەن لە شە سوورەکە هاوسەر قاپی هەیە و قەسەبەکەی شەرب ئامەزەلام هەیە نەزانە سادی چییە بەخوا تۆ من بە دەرکردنی ئەی سەوزە سەوزە ئەی خۆمان نیمانە دو شش تەماتی برژایش ممرێت و حەزی لەکەی یان ئەمە تەماتی ئەیێرە بۆ ئەویش کەبابی هەیە کەباب چی الله وە دایکم حەزی لێکە حەزەکەی سەیری ئەڵێم حەزەکەی دوو شیشیش بۆ دایکم بێنەرەوە بەڵام تخوات تشیشی لەگەڵابێ ژنەکە ئاخر شیشی ئەمە نەبێت جاخۆ لەتێکی بۆ ناخورێت بۆیە خوری هەڵێک دی بۆ ڕۆژێکی تر بەشەکەی تری کەباب وەزای و چی ترشیش دەبڵ
ترشیش ترش ترش ئەی پیاز کەرەوە ئاخ تۆ چیت ئاخ ئۆ بۆ نەکەی بەسە بەسە حەزکی بەسە 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 ئەرێ تۆ تەواوی ئەرێ تۆ ئاگان لە خۆتە ئەرێ تۆ عەقڵ لە مێشکا هەیە کورە بابە ئەمە بە هەفتەیەک ئەوەنە مەطعەمەکە نافرۆشرێت ئێمە پارێک لە نفسێکمان پێنی بێ عەقڵ تۆڵی چی ئەی تۆ ناڵی لە بێ موشتە بۆ هێنمەوانێ پرۆڤە بوو مرۆڤەی چی یعنی گاتۆ پێکردم والله جاخۆ بخۆین مەگە سەرە بگرین بۆ تەوانێتەکە تەوارەتی چی شتی چی پیاوە کە من قەیکفی خۆتە بشتێکە مەر بۆ بێنیتەوە ڕبع بریشکێ بۆ هێنمەوە ڕبعێک ڕبع مریشک دەستە باش دەی بەشێ بۆ کوێ بڕم بۆ دە تو زامەرە تێکە دامونە باسی خوارد نەخۆشانە و کرد شتی لە بیر بردمەوە دە باشە دەی والله لە بۆ نێو کەبابە واز بێنە ناقە فەرەج باقۆتە بە سلام عليكم. چۆنی ئەوە چیە خۆی والله ئەوە ڕاستی بێزەڵاتی خەیال و یۆزەر بکە زۆر بەلەزەتە دەست و دەمی دێ عافێتی بێ عافێتی بێ ئەخێر ئەوەش ڕازای خوشکمە یاخوا بەخێر بێ سەلامەتی خۆش بێ ئەمە ئەوەی ئەوروپا بوو کە ئەوە باش ئەوروپای هاتووەوە یاخوا بەخێر بێتەوە سلام. چاوی شڕن زۆرم چاو پێخۆشە ماچەکەم. بەخێر بێ لە دوێنێەوە مەحتی خواردەکانی تۆکەم ئەڵێم خواردنی وەستافەرە چ لەوانی گۆرە من لە تێگەشتی. خزمەتانە خواردنمان هەیە دەست و دەمی پێخورە جارێک قەلوقات هەر فریوە بۆ چۆ فڕێوە ئەی بۆ ناگری باڵی بری کورە ئەوە ناڵێم یعنی ئەڵێم ئەمەنگە بە بەلەزەتی لێنی و خەڵق خویاوەتێ لەگەڵ دوو دڵۆباران لە وڵاتیا ببارێ ئیتر دووقات قەلوقات بەزەنێ ئەی خۆوا هەروایە ئێدا چی دادە ڕازا و برنجی کوردیمان هەیە دەنچی ئەمەن كردي هەر لە من جۆمەکە ئەگری أو زۆر نەبوو باشە خواردەکانی دەرەجەیەکە زۆر باشە من زۆر دەمێکی خواردنی کوردیم نەخواردووە ئەمە ئەمڕۆ کاکەم شازی خواردنی کوردیم وەداکە بەدڵی تۆ بێ بەدڵی تۆ بێ لەزام چیمان من لە خزمەتانە. لەزام چیمان بۆکەی ئەمە کورەوە پیازە پیاز نەخۆی ئەوە ئەوە خۆش یاخوا بەخێر ترشێتەکە ئەو تۆ خۆشە ترشیات هەموو نوعێکمان هەیە ئەمڕۆ چۆنەوە داری خۆکە ئەوە زەردەکەیە ئەوە خۆمەی کەم لە ماڵەوە خاڵ بۆ دەسوپ لە ناسکەی خۆمەی خۆش بێ بڕۆ فەرمی چی ئەفەر شەریف دەوەرە کاکە دەوەرە ئەمە چی ئەم دەم و پلە ئاوایی بێکە وەسافرەت بەڵێ ئەمە ترشەکە ئەسڵ نییە پێ ناخۆش نەبێت ئەمە ئەسڵنی ئاوا شەل و ژێڕی کردوی خەریکە چۆرەبی مردوم برێ دەواز دەو بێنە بڕۆ بەلای ئەو میوانانەوە خێرا احتیرامیان لێ بگرێ ڕێک و پێک ئاوی ساردیان بۆ بەرە بزانە چیە خۆم بۆیان بەرە باشە بەسەر چاو لەلای بەس بوان ترشەکە و زۆر کەرە دەبڕە بەلای ئیستەوە ناتەوە دەبڕە دەی خوشکە جێن یاخوا بەخێر بیتەوە ئەزانین چەندم گیرە کردی بەس تاقە بم کاکە گیان زۆر سپاس سەر چاوەکە کاکە یاخوا بەخێر بێ سەر چاو سپاس ئەمرکەن من لە خزمەتانە ئەمە چییە؟ ئەوە کاکە فەرەج موتی بڕۆ احترامێکی زیاد لە حەدیان بگرە منیش هاتووم خزمەتان دەستی دوبینەما بۆ بێنەوە دەبینی چی بە قوبان تۆ لە کوێ دانیشتی یێرە مەطعەمەکەی کاکە فەرەجە مهمترین مەطعەمە خۆ لە چاخانە نیت ئەی باشە ئەمە چه ئوسڵە بێ کە دوادی زەمێزگە دانیشتی بە قوربان من لە ماڵەکە خزمەتی یەکێکەکەم ئاوا لە بەردەمیا دانیشم خزمەت یەکەم تاخوا حەفیزی یەکەم ئەمەکەن حەسان لە چیە؟ زانە خوشکم چیە خۆ؟ ئەمە خوشکتە؟ بەس نەبوو نەموت هەرچی گیای جوانە بز نەیخوات بەداوای لێبوردنەوە مەقسەدم دەی لەسەری مەڕۆ خوشنە گیان چییە خۆی؟ بەڵێ پێ بڵێ وڵا حەزم لە کەڵا شێرە وەی بەسەر چاو ئەمە کەڵە شێر کەڵە شێری کوردی وەڵاهی ڕاشکاوانە قسە بکەین کەڵە شێرەکەمان کوردی نییە ئەی چییە؟ وەڵاهیان ئومەهاتەیە تۆ زەزیا سووریەکەن و لە تاوەکەیا و بە حسابی کەڵە شێری کوردی فرشی خۆ عالەمە مشتێک دەخوا ئەی کاتە چیمان هەیە جا چیمان نییە دڵمان هەیە هی بەشەر بۆ دەکەم بە شیشێکەوانە بیخۆ قۆزیمان هەیە نی قۆزی کەباب گۆشت تکە چک ریشک گورچینە ئەنواع شت قەی ناکە با مریشک بێ ئەمە مەریشک کوردی ئاخە دە تۆ سێری کە پیا ڕاست بڕوا ئێ ڕاشکاوانە قسە بکەین مریشکەکەمان کوردی نییە چۆن کوردی نیە مە داجار هاتووە تێرە مریشی کوردی خواردبووە مریشی کوردی خواردووە کاکە گورە دەباسە ڕۆحەکەم تۆ لە خۆت و توزانی ئەم مریشکە سوورە خوێڕەکانە زیاد لە تاوایە سووریەکەنەوەێن بۆ خەڵکە بەوە فەرەج قەی ناکە چیتە هاوار فەرز چیتە
هەلا مارم ماوی کەسم ڕاکێشاوی نازانم توی عنی چی خەرگە سەرمت تێکە چیە نازانم بۆ چی وا بێت تۆ ئەگە پێ ناخۆش بەخوا پاڵەکەمە دەرەوە فەرەج نەبووە احترامی خۆ بگرە خەینە کاکە وازی من ئەی کاتە چیمان هەیە جا چیمانی هەیە ئادەی دڵی خۆمە بۆ دەرکەم بیکەم بە شیشێکەوە دەدەیت خۆ مەقسەدم یعنی هەمانە قۆزیمان هەیە نێو قۆزی کەباب تکە میعلاک جگەر سورۆکرا و بۆچیلە ئەنواع و ئەشکال خواردن بریانی قۆزی بۆ بێنە بە برنجی کوردیەوە ئەمە قۆزی بە برنجی کوردیەوە والله برا برنجەکەمان کوردی نییە پیاو ڕاست بڕوات برنجەکەش کوردی نا نییە والله کاکە تۆ بۆ سرم من خواردومە لێرە ئەزانی تۆ من خۆم لێرە ئیشەکەم بە قوربانە بم برنجەکەمان سینی و رووسیە بە چەڵتوشی ئێن خۆمان لێرە کڕێەکەین و بەناوی کوردی و ئێن بۆ خەڵکە تۆ زۆر سێری قۆزیەکە قۆزی بەسەر چا ئەمە قۆزی ئێ قۆزی بەرخ کوردی بەرخ وەڵام بەرخ نییە ڕاشکاوە نەقسەکە وەڵا گۆشتەکەمان گۆشتی مەسلحەیە ئەرە کاکە فەرەج ئەرێوە کاکە من لێ ماوی چیتەوە برا خەرەکە سە لە من تێک یازانی تۆ وەرە بۆ سەر کاکەمە حەقیقەتەکان وتمە من ڕاواشکانە قساکەم ها قەینە کاکە وازی لێ بێنە خۆ ماستمان هەیە ماس بەسەر چاو بیکە بە ماستاو لەگەڵمان ماسی کوردی ڕاستەکە واللهی کوردی نییە ماستاوەکەمان تۆ تێک بەچۆ بەساقم من حەقیقەت قساکەم ڕاشکاوانە قساکەم ئەم شیرە وشکەکەیە ئەیکەن بە ماز تۆ زەپەڕۆیەکی پیایەن بەیانیان سەر توێژەکەی فرۆشتنیویکەکەن بە ماستاو ئەرە تۆ چی تۆ هێناوەتی ئێرە وەسافەرەجم وەسافەرەجی ناوتی فەرەج ئەرە دەقەی ئەرە فەرج کەری کوێتەوە وتام ڕاوتەم خزمەتێکم من کورە تۆ منت تێگا تێ هەر بە جاخەکە عەقڵە دەست ئاومان هەیە دا ئاومان بێنە خۆ ئاوکەش ئەوی مەسلحە نییە مۆرە ئاوکە کەپسە بەزیتر نازانم لە تەنکی تێکراوەوە لە شوێنێکی ئەویان نازانم ئەرە تۆ شوێتی کردم تۆ کێ ناوی بێرە من کێ ناوی برمە فەرەج فەرج کێ وازان لە فەرجە ترسم والله حساب بۆ ئەکبەر فەرجە کان فەرجاتی باشە حەتی تو بۆ لێ یاددانیسی ناویتی بێرە ئەوە خزمەتیان کە وەڵا بە ملی شکا و من هێنا من جا ئاوا خزمەتیانەکەی ئەمە چەند ڕۆژە لێرەیە وەڵای قوربانەوەی ڕاستیبی ئەمڕۆ هاتووە دە هەر بە ڕاشکاوی یەکسەرە ڕووی دەرەوە دەرگای بۆ دەرەوە ڕاشکاوانە قسە ئەمە کێ من دەرەکە مەسەڵاحێتی هەیە منێ کرد بە قوڕا و سەری خۆ بە قوڕاچی ئەوە ساحەبی مەطعەمەکەیە بەڕاشکاوی منیشێ بە قوڕا برد وتم بەڕاشکایی وتی گۆشتی بەرە وتم کاکە مەسلحەیە وتی کەڵەشێری کوردی وتم مەسلحەیە ئەخوانیە نەوەڵا وانیە بڵێ هەمانە هەمووی کوردی وەرە بابە وەڵڵا من قەدرۆ ناکەم من ڕاشکاوانە قساکەم بەردەرەوە ئەمەکەیمە بەردەرەوە دەی بەڕاشکاوانە لای تۆم خۆ بەردەرەوە ریشکاو بڕۆ دەی فەرموو جەنابیشی بۆ دەرەوە یعنی منیش بڕۆ بڕۆ دەرەوانێ ئەمانە چی تۆ هێدەی بۆ ئێرە مەطعەمەکەم شکا کەسی تیان نەما بزانە ئەی چیە مەطعەمەکە بە بەڕێو بن خۆم بەڕێوەیە بم ئاوا بڕۆ دەرەوە باش وەسافەرج چی بوو خەفەت مەخۆ خۆمەتم بە دوای ئیشاگەرم ئیشێکی بۆ تۆ دۆست کورە دەبڕۆ خوا عەمەدیژم نەکا دەبڕۆ سەر منیشی کرد بە قوڕا بڕە بڕۆ دادەگیان تۆ بڕۆرە بۆ ماڵەوە خۆ مەطعەمەکە بەڕێوەم تا سەلامە پێیا باشە ئەلو جوین تاگیان چۆنی باشی بۆ ساقم مناڵەکان باشن ئەڵێم بۆ شتێ بۆم کردی شەریف لە مەطعەمێکی زۆر خۆش دامەزراوە ئەڵێم بۆ ئێوارە نان مریشکمان بۆێنێ تەوانە لە زۆر خۆشە مریشکەکەی حەز بکە لەگەم مناڵەکانە بێن نا وەرە شەرمی چی ماڵی خوشکی خۆتە وەرە جوانی تاگیان مناڵەکانیشە ببێنی باشە دەی چاوەڕێ قوربانە بخوا لەگەڵ خوارزە بێن خێر شەریف چییە نەخۆش کەوتی وایتێتەوە ئەی شەوێوە تسکم قرمە قرمیە سکی ناچێت ئەی بۆ دە قسە بکە والله الحەقی دەرکرا چی؟ لە مەطعەمەکە دەرکرا ئەیەڕۆ بۆچی دەرکرای؟ ئەمە تۆمێکە بە هەرا بە قوربان وەڵڵا هێزانین چۆن مشتێک هاو پرسیاری کەوتی ئەم گۆشتە خۆماڵیە منش ڕاشکاوان وتم نەوەڵڵا گۆشتی مەسلحەیە ساحب مەطعەمەکە ئاگای لێ بوو هەر بە پاڵ کرد بێتەوە دیسانەوە زمانەکە و باش تۆ بۆچی واکەی ئەم ڕاشکای ها منیش ئێستا ڕاشکای ماڵەکەەوە بەجێڵم سەرێ لە قوڕی باشە زنەکەم تو خوا مەڕۆ باوکم بەخاتی کوام هێرکە ڕۆنێ نازانم دروستکەم بۆ ڕۆیشتی